سلاح هاوران دیسانەوە بەخێر بێناو بۆ چەنەلی خۆتان چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت کە من هاتموین هەموو ڕۆژانی شەممە دووشەممە چوارشەممە و هەینی ویدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارەنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنەلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زاناریەوە لەبارەی کریپتۆکارەنسی ببەمە سەرەوە هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنەلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ویدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن وەگەر حەستان لەم جۆرە ویدیۆانەیە دەتوانن چەنەلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەی تەنشش چاڵک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ویدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود پەخشەکەم یوتوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ویدیۆکام ببینن بالێ بەڕێزان هەروەکو دەبینن کە دیسانەوە بازار بەرەو نزمبوونەوەیە چونکە هەروەکو دەزانن کە لە ماوەکانی ڕابردوودا بیتکۆین لە ڕێنجەکانی 29 بۆ 30 ڕێنجی چۆپی زۆر هەبوو کاروەکو بە ئێوەم وت ئەگەر بەم شێوەیە بڕوە یاخود ئێمە بە یەکجاری بیتکۆینی 32-33 هزار دلاری دەبینن ئەگەریش ڕێنجەکان ئاسایی بوونەوە ئێمە دووبارە شاهدی نزمبوونەوەی دراوی ئەلکترۆنی بیتکۆین دەبین کاروەکو دەبینن بە پێی پێشبینی ئێمە دەرچوو و بیتکۆین دیسانەوە بەرەو نزمبوونەوە هات و لەگەل بیتکۆینیش بە تایبەتی بێبی دۆچکۆین چونکە هەروەکو دەزانن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە شاهدی دیسانەوە بەرزبوونەوەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین بوون چونکە دەنگ و باسی زۆر بە قوواتی هەبوو پێشەوەی کە لە ناو کۆکۆینی لیس ببێت قەولوا بوو کە پۆستێکی کردبوو کە لە ناو چهار گەورە ئەکسچێنجی دنیا لیس ببێ و زۆر کەس بە ئومیدی ئەوەی کە بێبی دۆچکۆین لە ناو باینەنسی لیس ببێت بێبی دۆ گیانکڕی و دوای ئەوەی کە لە ناو باینەنسی لیس نەبوو و هاتوو لە ناو کۆکۆینی لیس بوو زۆر بەیان فروشتیان و مارکێتکە بەم شێوەیە هاتە خۆرەوە و ئێمە شاهدی دیسانەوە شاهدی نزمبوونەوەی نرخی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین بووین کە هەروەکو پێشبینیەوەشم کرده بوو ئەگەر لە بیرتان بێ لە ڤیدیۆیەکە کە گوتم لە پاش لیسبوونی لە ناو کۆکۆین ئێمە شاهدی نزمبوونەوەی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین دەبین کاروەکو دەبینن دیسانەوە لە ئێستادا بە 8.0 معاملەی پێکرێ و هەروەها بە هەمان شێوە بەڕێزانم کە ئەشی باش بە شێوەیەکی زۆر دابەزیوە لە 4.11.68 بۆ 7 کە بەرز بووە دیسانەوە لەگەڵ دابەزینی نرخی دراوی ئەلکترۆنی بە تایبەتی بیتکۆین شی باشە وەکو دەبینن کە لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو دابەزی و لە ئێستادا 4.057 معاملەی پێکرێ ئەوانەی کە ناو چەنێلی سیگنالی ئێمە بەڕێزانم من چاوەڕێی ئاسایی بوونەوەی بازار بووم کە لە ئێستا هەروەکو دەبینم بازار ئاسایی بوویتەوە و لە ماوەکانی ڕابردووشدا من کەم سیگنالم بۆیەوە بڵاو کردەوە بەڵام دڵنیا بن کە لە ڕۆژی دووشەممەوە دەست بە سیگنالەکان دەکەین و دیسانەوە وەکو جاران کە سوودەکانی باش لە سیگنالەکانمان بینی دەست بە کاری خۆمان دەکەین ناو چەنێلی VIP تەلێگرام بۆ ئەوەی دیسانەوە ئێمە سیگنالەکانی باش بۆیەوە بڵاو بکەین و ڕۆژانەیەوە بتوانن 2 3 4 بۆ 5 لە سەتا قازانج لە ڕێی سیگنالەکانی ئێمەوە بکەن بەلێ هاوڕێیان هاتم تەنها سەیری بازاری ئەمڕوو بکەم و پێشبینیەکانی ڕابردوو ئێمە کە چۆن بە پێی پێشبینیەکانی ئێمە دەرچووە بازار بەرەو نزمبوونەوە هاتەوە ئیتر هیچ نەما ببورن کە جوابی کامنتەکانی ئێوەم نەدایتەوە چونکە زۆر سەرقالم لە زووترین کاتە جوابی کامنتەکانی ئێوە ئەدەمەوە